بحقت مەسەلەی معاش هەمومان دەزانین قەرارێکی محکەمەی اتحادی هەیە، بەڵام قەرارەکە هەندێک جوانبی تری تێدایە وەکو مەسەلەی تەوتین و مەسەلەی ئیراداتی داخلی. بەس لە عینەن وەخت دەبێت یەک شتمان لە یاد بێ، ئەویش ئەوەیە کە قەرارەکە دەڵێ هیچ شتێک ناوی ببیتە سەبەبی ڕاگررتنی موچەی فەرمانبەرانی موچەخۆرانی هەرێمی کوردستان. ئەنجا بەداخەوە طبعاً ئەو مشکلەیە لە بەغدا زۆر جار گەورە دەکرێت مەسەلەی تەوتین، چونکە لە قەرارەکە مەسەلەی بابرین بە بانکیکردن جێگیرکردنی موچەی فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان بە شکلێک نووسرایە کە دەبێت لە بانکە حکوومیەکانی فیدراالی دەرەوەی هەرێمی کوردستان بیت. طبعاً کاتی خۆی کە ئەو فەقەرەیە بەو شکلە زیاد کرایە ئەوان قەزدیان هەبووە تێدا و قەزدەکەیان وازەح بووە لەلای هەموو کەس، بەڵام بەداخەوە قەرارەکە بەو شکلەیە تا ئەو لەحزەیە نەیارانی هەرێمی کوردستان لە بەغدا ئیش لەسەر ئەوە دەکەن کە مەفروزە موچەی فەرمانبەران نەنێردرێت تا ئەو کاتەی تەوتین دەست پێ دەکات. بەڵام لە عینەن وەخت با بڵێن هەوڵەکانی بەڕێزان سەرۆکی حکوومەتی هەرێم و بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان و بەڕێز حتا سەرۆک کۆماری عێراقیش گەیشتی تا ئەو حەدەی کە جارێ موچەکان بێت و لەسەر مەسەلەی تەوتین و مەسەلەی هەژماری من دواتر ئیتیفاقێک بکرێت لە بینی هەردوو لا تا بگەنە نەتیجەیەک. بە تەسەووری من ئەو مانگەش معاش دێ، یعنی من خۆم قسەم لەگە بەغدا کردیە لەسەر مەسەلەی معاشی چوار دێت ئینشاءالله، بەڵام تۆزێک ئیشکال هەبوو. ڕۆژی یەکشەممە هەردوو وەزارتی دارایی با بڵێن وەزارەتی دارایی عێراق لەگەڵ لیژنە فەنیەکەی وەزارەتی دارایی هەرێم دانیشتە بوون، دیارە هەندێک ملاحەزاتیان هەبوو. ئینشاءالله ئەو ملاحەزاتە تەواو بکرێت، بەڕەغمی ئەوەی زەختێکی زۆر لەسەر وەزارەتی دارایی عێراق هەیە کە نابێ موچە بنێرن ئەگەر تەوتین دەست پێ نەکات بە بانکیکردنەکە، بەڵام لەگەڵ ئەوەش وەزارەتی دارایی عێراق وعدیان داوە کە موچەی مانگی چار بەبێ مشکلە بنێرن ئینشاءالله، وبتوقعي من إن شاء الله يعني لو نهايتي أو حفتي يعني بدايتي حفتي دهاتو وتشكدت بلام تشيشكا دميني أو تشيشية مستمرة لو مانجي بينز ومانجي شش ممكنة لو مانجا كان دهاتو قرف لو هرمي كردستان دروز بكريت لو لحظة زحمتها بلام بتصوري من نسرا وكرايا لو محكمة اتحادي كبل كبتوانن يعني بابلين يان إضافيك لو قرارك يان بكان يان مثلا تفسيرك بشكل شتر لو قرارك يان بكان كهمو أو بانكاني كمعتمد للاين بنكي ناوندي عراقوا بابو تخور آزاد بي لسر أوي كالشي حساب لو خوي دكاتوا وهردو لا يستا حكومة العراق وحكومة هرمي كردستانيش انتظاري أو تفسيري محكمة اتحادي دكان لۆیە مەفروض نییە بە هیچ شێوەیەک موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان جارێ ڕابگیرێت بەو بیانوویەی تەوتین تا ئەو کاتەی کە تەفسیری محکەمەی اتحادی دەردەچیت، ئەو کاتە ئینشاءالله بزانین چۆن دەبی. بەڕێی من ئەگەر حرەکەیەک هەبی و حرەکەش هەیە جەنابەت دەزانی بەڕێز سەرۆکی هەرێم چەند ڕۆژ لە بەغدا بوو، یەکێک لەو خاڵانی کە باسی دەکرد مەسەلەی موچە و مشکلەی تەوتین بوو، هەوڵ هەیە لەوەی کە بتوانن تفاهمك لبيني هردو حكومة دروز ببي لسر مسألة هجماري منو أو يكلا كردستان هي وهجماري أوان بلكتك هرشيشك بكان لو يتعرى سري أو شيء بكان لو بين متخوران نبنى ضحية لبيني هجماري منو هجماري أوان أزاني أمريكا كان حزيان لأويا كهردو حكومة بقنا نتيجة باش بحقت، وأمريكا كان ممكن جارو بار زختك إلى حدك زختك زياد بكن بلام زور كم، يعني حزا كم بزاني كأمريكا كان خويا لمشكلة هردو لا نابنا طرفك يعني لموضوعك بلكو تشجيعي هردو لا كان لو يكبقنا نتيجة باش. وبيامي أمريكا زور رونو أشكره دلي إما كردستان شي بهزمان دوي لضمن عراقي شي موحد تازا وبويت شعار لأمريكا انزالوه اوان دائما هردو لا تشجيع دكن كبقنا النتيجه، بلام بو شكله نابنا طرف داري لا ينك لسر حسابي لا ينجتر او حقتك يا اما او موضوعي جنابت باسل كرا من لو خوم لامريكا كان جمله نبو حقيقه لهيج او تشيشان يعني بيانه كان دركرد بي قبلن اگر هجماري من زي بزينك اما ديبرين وامن هيس مبررك نابي نملو امريكا كان سو امريكا كان هاو كاري بيش مرقده كان
ئەنجا معاشی پێشمەرگە چۆن دەدرێ و لە جێ دەدرێ ئەوە هاوکاریە لە وەزارەتی پێشمەرگە مەفروض نییە ڕەبت ببی و من لۆ خۆم هیچم گوێ لێ نەبووە تا ئەو لەحزەیە ئەوەی گوێم لێ دەبی هەندێ دەستگای ئەعلامی ینی باس لەو مەوزوعە دەکەن و بە تەسەووری من ئەمریکیەکانی سانتاکید دەکەمەوە زۆر پێیان خۆشەکە هەردوو لا بگەنە نەتیجەیەکی باش تەشجیعی هەردوو لا دەکەن زۆر بەڵام نابنە تەڕەف لە مەوزوعەکان ئەوە ئیشی من نییە بزانم کامە باشترە لە کامە نا و من هەمیشە گۆتیتم پێویستە تەوازونەك هەبی لە بینی هەژماری من و لە بینی تەوتین دەبێت تەوازون هەبیت دەبێت تێک هەڵکێشیەک هەبیت ئەمن قەت نەبوویمە تەڕەف لەسەر ئەوە بەعکسەوە لە بیدایەت ممکنە زۆر خەڵکیش پێیان ناخۆش بوو ئەمن گۆتم مەسەلەی تەوتین لە بانکە حکوومیەکان ئەمن لۆ خۆم لەگەڵ موچەی موچەخۆرانم و پێویستە موچەی موچەخۆران بدرێت مانگانەوە لە کاتی خۆی ئەوە هیچ مناقەشەی لەسەر نییە بەڵام جانبە سەربیەکەشم باس کرد کەوتم تەوتین دەبیتە سەبەبی بێدەسەڵاتکردنی حکوومەتی هەرێمی کوردستان و بچووکردنەوەی قەوارەی سیاسی هەرێمی کوردستان ئەوە ڕێی منە بەڵام ئێستا لۆ ئەوەی موچەی موچەخۆران بدرێت لۆ ئەوەی موچەخۆران نەبنە زەحیە لە بینی ئەو دوو مەوزوعە ئەمن پێم باشەوە ئەو حەلە دەبیت ینی ئەو حەلەی کا من پێشتریش باسم لێوە کردیا کە تێک هەڵکێشیەک بکرێت لە بینی هەژماری من و لە بینی ئەو تەوتینە و دەکرێت تەنسیق بکرێت لە بینی ئەو بانکانەی کە هەژماری منی لێکراوێتەوە لەگەڵ ئەو بانکە حکومیانەی کە عێراق دەڵێ دەبێت لەو بانکانە بن یان بە طریقەیەکی تر مەسەلەن دەکرێت مەسەلەن فەرمانبەرە با بڵێن مەدەنیەکان لەسەر تەوتین بن و عسکەری و ئەمنیەکان لەبەر جانبی ئەمنی و ئاشکرانەبوونی ناوەکانیان لەسەر هەژماری من بن یعنی دەکرێت تەوازونەك بکرێت لە بینی ئەو دوو لایەنە لۆ ئەوەی موچەخۆر نەبیتە زەحیە لەو بینە و ئێستا بە تەسەووری من هەردوو لا ئیش لەسەر ئەوە دەکەن کە بگەنە نەتیجەیەکی باش بەڵێ 100% کێشە ئێستا ینی ئەمن خۆم لەگە وەزارەتی دارایی قسەم کرد لە بەغدا هەفتەی پێشووتر ینی باوەڕکەی ئێستا هەندێک لایەنی سیاسی هەندێک کەسایەتی سیاسی لە عێراق کە نەیاری هەرێمی کوردستانن زەخت لەسەر حکوومەت و لەسەر وەزارەتی دارایی دەکەن دەڵێن لۆمانجی چاریش موچەکە نەنێرن ئەگەر تەوتین دەست پێ نەکات سیرکە زەختێکی زۆرەیە لە بەغدا چونکە من هەمیشە گۆتومە ئێمە جاران دۆستمان زۆرتر بوو لە بەغدایانی ئەو کاتێک کە ئێمە لە بەغدا بووین هەستمان دەکرد کە دۆستمان زۆرتر بوون لە نەیارەکانمان ئێستا نەخێر نارەکانمان زۆرترن لە دۆستەکانمان ئەجا لۆیە دەبی حرەکەیەکی باش بکرێت لە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا لۆ ئەوەی ئەو کێشەیە چارەسەر بکرێت چۆن چارەسەر دەکرێت ئەوەی کە باسم کردە من و ممکنە خەڵکی تریش حلولی تری پێبی بە تەسەووری من خوبەڕایی هەردوو لا هەردوو حکوومەت بەیەکەوە دابنیشن و چارەسەرێک لەوە کێشە ببینەوە لۆەوەی نەبیتە گرفت لۆ سەرفکردنی موچەخۆران و ئللا بەڕاستی پێت بڵێم ئەگەر چارەسەر نەکرێ بە تەسەووری من احتیمالێکی زۆرە کە لۆمانگەکانی داهاتوو کێشە لۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دروست بکرێت ئەزانی کاکە ئاراز بەڕاستی ئێمە لە هەرێمی کوردستان هەستەکەم کە یعنی با بڵێن ئالۆزیەک هەیە تێکەڵاویەک هەیە وەزعکی خراپ هەیە لەلایەن هەندێ بەرپرس کەوایان لێ کردیە عێراقیش خەریکە سیقەی زۆر پێمان نەمینی ینی هەندێ برادەر دەڕێن ئێمە ئیراداتی ناوە خۆمان 320 ملیارە هەندێ برادەرە دەرێن ئێمە داهاتی ناوە خۆمان 340 هەندێکیان دەڵێن 350 بەداخەوە دیسان هەر برادرانی ئێمە ینی لە وەزارەتی دارایی معلوماتیان دایتە بەغدا کە ئیراداتی ناوەخۆی 2 مانگ 900 و نازانم 5 ملیارەیان 950 شتێکی وایە ینی لە ڕقەمەکە ئەوانە هەمووی هەڵەی خۆمان بە تەسەووری من دەبێ ئێمە مەرکەزیەتمان هەبی لە تەعامل لەگە بەغدا نابێ هەر کەس هەر معلومەیەک پاشەوەی هەر معلومەیەک کە دەیدەنە بەغدا دەبێت لەلایەن حکوومەتی هەرێمی لیژنەیەک هەبی تدقیقی ئەو معلومەیە بکات پێش ئەوەی ئەو معلومەیە لۆ بەغدا بچیت چونکە کە ڕۆیشتە بەغدا ئیتر چاکردنەوەی زەحمەتە کە معلومەیە کەوتە دەست ئەوانە ڕێن کاکەیەوە خۆتان ئەو معلومەتان دایتەمە کەواتە چۆن چاچی دەکەیەوە ئیدەن هەڵەکە لە ئێبەیە لە خۆمانە لێرە مەفروزە ئێمە پێشتر هەموو شتێک کە دەدەینە بەغدا دەبێ فیلتەرێک هەبیت لیژنەیەکی متەخەسیسی باڵا هەبیت ئەو شتانە بدرێتە ئەو لیژنەیە تەحلیلی بکەن جوان
تدقیقی تێدا بکەن ئەنجا دواتر قەراری لەسەر بدەن و چۆن بدرێتە بەغدا. ئێستا بەغدا طبعا نووسراوێکی پێشتریان هەبوو داوای ئیراداتی مانجی 1 و 2 دەکات، نووسراوەکی تریان هەیە کە داوای 905 ملیار دەکات لە هەرێمی کوردستان هیچ مانگ، یعنی تقریبا واخەری کە لەوەش کێشەیەک دروست دەبی. بەڵام بە گوێرەی قەراری محکەمەی ئیتیحادی تەسلیم نەکردنی ئیراداتی ناوەخۆ نابی ببیتە سەبەبی ڕاگررتنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. ئەوە مەوزوعەکە بەڕای من دەبێ خوبەڕای هەردوو حکوومەت بەیەکەوە دادیشن، چونکە مەسلەی ئیراداتی ناوەخۆ دەبێت تەحلیل تەصنیف بکرێت. کاکە ئاراز نابێت و لە خۆتەوە بڵێ وەڵام من ئیراداتم 350 ملیارە ئەویش برێ بینە شتیوانیە لە دنیاە، چونکە تو ئیراداتی خۆت دەبێ بێی تەصنیفی بکەیت لۆ سێ سنفێکیان ڕسوماتە، ئەو هەندێک زۆربەی هەر زۆری ڕسومات 100% ئەوە لای حکوومەتی هەرێمی کوردستان دەبینیتەوە لە حکوومەتی هەرێمە. سنفێکیان ئیراداتی سیادیە بێزگە لە گومرگ وەکو زەریبە، ئەوەیان 100% لۆ بەغدا دەڕوا بە گوێرەی قانونی ئیدارەی مالی. تەماشەی کە سنفی سێیەمیان گومرگە ئیراداتی گومرگی ئەوەیان 50% لۆ حکوومەتی هەرێمە 50% لۆ بەغدایە، کەواتە تو ناتوانانی لە ئێستاوە ئیراداتی خۆت بڕێ ڕاستن ئەوەندەیە ئەوش بلێ بینە نەخێر، دەبێت تەسلیم بکرێ. سنفێکیان 100% لۆ حکوومەتی هەرێمە، سنفێکیان 100% لۆ بەغدایە، سنفێکیان 50/50. لۆیە دەبی بەڕاستی خەڵکی فەنی بنێردرێتە بەغدا و دانیشن لەگەڵەوان و بگەنە قەناعەتێک کە ئەو تەصنیفە بکەن و دواتر ئیتر قەراری لێوە بدەن. با بڵێن هاوتاکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ئەگەر هات و مەسلەی تەوتین و مەسلەی هەژماری من چارەسەر کرا، ئەوە مرتەبتە بەو مشکلەیە چاوت لێبی. ئەگەر ئەو مشکلەیە چارەسەر کرا بەتاکید تازە مەعاشەکان هەموو دەبێ بەغدا بیدات و مەسلەی هاوتاکردن دەبێ بە گوێرەی قەراری محکەمەی ئیتیحادیش دەبێ هاوتا بکرێت. ئەنجا چ موچەی موچەخۆرانە، چ موچەی خانەنشینانە، چی با بڵێن شەهیدان و ئەنفال کراوان و ئەوانەیە زیندانە سیاسیەکان هەمووی دەبێ هاوتا بکرێت. ئەو کاتەدا چێ تەحملی دەکات؟ دەبێ حکوومەتی بەغدا تەحملی بکات بە گوێرەی قەراری محکەمەی ئیتیحادی. بەڵام ئەو بە تەسەووری من شەڕێکی گەورەی پێویست نابی، وەکو ئەوەی کە ئێستا مشکلەی هەژماری من و تەوتین هەیە. ئەو دانوستانێکی هادیانە لەسەرخۆ بەیەکەوە دانیشتن دەتوانی مشکلەکە چارەسەر بکات ئەویان. بەڵام مشکلەکە لەکوێیە؟ ئەویان ئێستا مرتەبیتە بە مشکلەی مەسەلەی تەوتین و هەژماری من. تا ئەو مشکلە حەل نەبیت ئەتوو زەحمەتە بتوانی داوای ئەو هاوتاکردنە بکەیت